یاریزانی کورد یاخود پاڵەوانی کورد یاری MMA نامۆفازی لە ناسین. نامۆ چەند ساڵێکە بەدەر لە پاڵەوانتە ناوخۆیەکان هەنگاوی ناوەتە لە نێودەوڵەتیەکاندا بەشداریکە. ئەم جارە یاریەکی زۆر قورس ئەکات. یەکێکە لە ڕکابەریە قورسەکانی ژیانی نامۆفازل لە یاری MMA کاتێک لە وڵاتی تایلەند کە لەوێ سەرخاڵی مەشق و ئامادەکاریە لە یەکێک لە سێ ڕێکخراوە جیهانیە ناودارەکان لە بواری MMA بەشداری یەکێک لە شەڕەکانەکە بەرامبەر بە یاریزانێکی کۆریای باشوور. نامۆفازل لە تایلەند ڕکابەرێکی قورس تاقی دەکاتەوە. ئەم جارە ڕوبەڕووی پاڵەوانێکی کۆریای باشوور دەبێتەوە. پاڵەوانی کورد نامۆفازل یاریەکەی ئەم جارەی جیاوازە. ئێستا بەردەوامە لە ئامادەکاری بۆ بەشداریکردن لە پاڵەوانەتی وان چامپیۆنشیپ کە 26 ئەم مانگە ڕوبەڕووی چای وونگ یونی کۆریای باشوور دەبێتەوە. یاریەکە لە سێ ڕاوەندی پێنج خولەکی پێکدێت و لە یەکێک لە گەورەترین و ناسراوترین هۆڵەکانی بانکۆک ئەو یاریە دەکرێت کە تەنها یاریزانە بەهێز و ناسراوەکان لەو هۆڵەدا جێگەیان دەبێتەوە و نامۆژ یەکەم جارێتی لە شەڕەکانی ئەو ڕێکخراوەدا بەشدار بێت کە یەکێکە لە سێ ناسراوترین ڕێکخراوەکانی جیهانی MMA. نامۆ لە یاریەکانی ڕابردووی 5 بردنەوە و 1 دوڕاندنی هەیە و بەرامبەرەکەشی واتە یاریزانە کۆریەکە 6 بردنەوە و 1 دوڕاندنی هەیە و لە کێشی 83.5 کیلۆگرامدا ڕوبەڕووی یەک دەبنەوە. ئەمە ڕوبەڕووبوونەوەیکی ڕاستەقینەی پاڵەوانە کوردەکەیە کە ماوەیەکە لە تایلەند لە کەمپێکی مەشق و ڕاهێنانە و بەباشی خۆی ئامادە کردووە بۆ ئەو ڕوبەڕووبوونەوە بەهێزە.